ئێستادا چالاکیە هونەریەکان بەردەوامی هەیە و لە شاری هەڵەبجە پێشانگەیەکی هاوبەشی شێوەکاری دەکرێتەوە کە زیاتر لە 80 شێوەکار لە پێشانگاکەدا بەشدارە بن. زۆر بەڕێز بەختیار بەمۆ شێوەکار لە ڕێگای ستریمەوە لەگەڵم دەبێت. کاک بەختیار سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. کاک بەختیار کاک بەختیار سڵاوت لێبێ، ئەگەر گوێت لە من بێت. کاک بەختیار بێگومان پێشانگەیەکی هاوبەشی لە شاری هەڵەبجە دەکرێتەوە کە زیاتر لە 80 شێوەکار لەو پێشانگەیەدا بەشدارە بن کە بەشێکیان کوردن و بەشێکی تریان لە ناوچەکانی ترەوە بەشداریان کردووە، بێگومان هەریەکە و بە شێواز و بە ستایلێکی تایبەت بەخۆی. کاک بەختیار ئەگەر گوێت لە من بێ، باسێکمان لە پێشانگاکە بۆ بکە و بەشداریکردنی ژمارێکی زۆر لە شێوەکار لەو پێشانگایەدا هەموو شێوەکارەکان کوردن؟ ئەمڕۆ دوانیۆڕێ ئەمڕۆ 25/8 برا عەرەبەکان لە دەستگای هەواجس لە بەغاوە تەشریفیان هێنا بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبوونی هونەر هەڵەبجە لە باخی گشتی پیشانگایەکی شایستە بە هەڵەبجەی شەهید کرایەوە. ڕێوڕەسمەکە بەوە دەستی پێکرد بەشێک لە ئەو خەڵکانەی کە کاربەدەستن لەم شارە هاتن بۆ پێشوازی ئەو خەڵکەی کەوا بەشدار بوون. نزیکەی 84 هونەرمەند بەشدار بوون. ئێمەش هەر وەها داوەت کرابووین لێرە، من یەکێکم لەو بەشدار بووانە، بەشێکی زۆریش لە برا کوردەکان خۆمان خەڵکی سلێمانی هەڵەبجە خانەقین تیا بەشدار بوون. من بە پەیکەرێک بۆ هەڵەبجە کە ماوەی 2 مانگە کار بۆ ئەو پەیکەرە ئەەکەم، پەیکەرێکی بەرد بوو، نزیکەی 20 کسور کیلۆ بوو هێنام بۆ ئەوێ. ئینجا پیشانگاکە زۆر بە شایستەیەکی ڕێک و پێک و جوان بەڕێوە چوو. ئەو پێشوازی گەرممان لەو برا عەرەبانە کرد کە لە هەڵەبجە وەکو ئەوەی کە میوانی ئێرە بن 80 بۆ 84 هونەرمەند بوون لەگەڵ ئێمە. ئەوە نەبوو ژمارەکەی هەریەکە بە ستایلێکی جیاواز، بەس بەشی زۆری وێنە و ئەوانە بوو. چەند پەیکەرێکی تیا بوو، چەند سیرامیکێکی تیا بوو. بە ئەو شێوەیە تا کۆتایی سەعات 7 ئێمە لە باخچەی گشتی ماینەوە و ئەوەی وا پێویست بوو لە یەکترناسین و لەوەی کە سەبارەت بە هونەر و شعریشی تیا خوێندایەوە و کۆمەڵێ دیاری و ئەوانە بەخشرا بە هونەرمەندان. زۆر باشە کاک بەختیار، ئەم هەمە ئاهەنگیە چۆن دروست بوو؟ یەکەم جارە پێشانگەیەکی هاوبەشی لەم شێوازە لە شاری هەڵەبجە بکرێتەوە، یان ئەم چالاکیە ساڵانێ و هەموو ساڵێک ئێوە ئەم ژمارە زۆرە لە شێوەکاران کۆبنەوە و لە شاری هەڵەبجە پێشانگای لەم شێوە دەکەنەوە؟ وەڵای ئەمە خوازیارین نەک هەموو ساڵێک، خوازیارین هەموو مانگێک شتێکی لەم بابەتە هەبێت. ئەویش دەستگای هەواجس خۆیان بۆ خۆیان چالاکیان لە چالاکی ئەمە زۆر زیاترە، ئەچن بەم لاولادا. ئەوەش شایستە بە هەڵەبجە بوو ئەم پیشانگایە کە ئەوان خۆیان پێشنیاریان کرد و بەڕێوەبەرایەتی گشتی هونەری و شێوەکاری ڕۆشنبیری و هونەر لە هەڵەبجە پێشوازیەکی گەرمی لێکردن و بە شێوازێکی زۆر شایستە بەڕێ کردن. زۆر باشە. ئەم جۆرە لە پێشانگەیانە یاخود بوونی
ئەم جۆرە چالاکیانە بۆ شارێکی وەکو هەڵەبجە چەندێک گرنگی هەیە وەکو ئەزانین شاری هەڵەبجە ئەگەر سەیری مێژوو بکەین شارێکی پێشکەوتوو بووە لە هەموو بوارەکانی هونەرمەندە هونەرە چ لە مۆسیقا چ لە شانۆچ بێگومان چەنەها هونەرمەندی شێوەکاری هەڵکەوتووی تیادا بووە گرنگی ئەم جۆرە پێشانگەیانە بۆ شارێکی وەکو هەڵەبجە لە چیایە؟ بێگومان ئێمە خوازیارین ئەو شێوەی ئەوەی وە ئەمڕۆ من بینیم پیشانگا ئەو برا عەرەبانە کە هەر لە بەغاوە ناتبوون لە دیوانیەوە لە ناسریەوە لە نەجەفەوە لە حلەوە لە کووتەوە هەموو هاتبوون ئێمە خۆشحاڵە بین هەموو جارێک ئەم لە ساڵێکە چەند جارێک ئەم شێوە پیشانگایە لە هەڵەبجەی خۆشەویستە و لە شارەکانی تری کوردستانی خۆمانە بە دووبارە و سێبارە بێتەوە. زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە تۆ بە کارێکی پەیکەرسازی بەشداریت کردووە پێشانگاکە زیاتر شێوازەکەی چۆن بوو یعنی هونەرمەندەکانی تریان شێوەکارەکانی تر بە کارەکانیان زیاتر خۆی لە چیا بینیوە زۆرترینی با بڵێن تابلۆ بوو یان بە تێکەڵەیەک بوو لە هونەری شێوەکاری و لە ژانرەکانی هونەری شێوەکاری؟ وەڵا ئەوی ڕاستی بێت بە حکمی ئەوەی کە من پەیکەرتاشم پەیکەرساز نیم بەشی زۆری ئیشەکان هەمووی تابلۆ بوو تەنها 3 بۆ 4 ئیشی تیا بوو پەیکەر 2 ئیش 3 ئیشی تیا بوو پەیکەر ئیشێکی سیرامیکیشی تیا بوو وئیلا هەمووی تابلۆ بوو هەرێکە بە شێوازی خۆی و تعبیر لە حاڵەتێکەکە چەند تابلۆیەکیشی تیا بوو حەقەن یعنی هی ئەوە بوو کە فەخری پێوە بکرێت بەوەی کە بۆ هەڵەبجەیان کردبوو ئێمە سوپاسی و برا عەرەباناکەین. بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز بەختیار بەمۆ شێوەکار سوپاس کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵم بوویت سوپاس بۆ تۆ.